لە کۆتایی ساڵی 2015ەوە لایەنەکان دۆخی سیاسی هەرێمیان بە شێوەیەک ئاڵۆز کردووە وا بەرەو ساڵی 2017 دەچین هێشتا نەیانتوانیوە دۆخی سیاسی هەرێم ئاسایی بکەنەوە. بزوتنەوەی گۆڕان کە بەبێ نەوشورا مستەفا ڕێخەری گشتی بزوتنەوەکە لەگەڵ حەزبە ڕکابەرەکەی کۆبەوە ئێستاش چاوەڕوانی ئەوەیە جارێکی تر پارتی سەردانی بکات و لەگەڵیدا کۆ ببێتەوە. بەپێی زانیاریەکانی NRT لە پرۆژەکەی گۆڕاندا کە بۆ چارەسەری دۆخی سیاسی هەرێم ئامادەی کردووە پێشنیازی ئەوە کراوە کەسێکی بێلایەن پۆستی سەرۆکی هەرێم وەربگرێت و دوو جێگریشی هەبێت کە لەلایەن حەزبەکانەوە دیاری بکرێت. لە خاڵێکی تری پرۆژەکەدا گۆڕان باسی ئەوەی کردووە گۆڕانکاری لە سێ سەرۆکایەتەکەدا دەبێت بە یەک پاکێج بێت. یارمەنداوە لە دوای سەری ساڵ پرۆژەکەی خۆمان بۆ ئەو هێزولایەنە سیاسیانەی کە دێن لەگەڵ ئێمە دانیشن بە تایبەتی پارتی کە دێ لەگەڵ جارێکیکە لەگەڵ بزوتنەوەی گۆڕان دانیشێت ئێمە پرۆژەکەی خۆمان بخێنە بەردەست و پرۆژەی خۆمانمان هەیە و پرۆژەکەش لە قازانجی خەڵکە و لە ناو پرۆژەکە ئەوەدا مەسلحەت و بەرژەوەندی خەڵکی کوردستان و بە تایبەتی شەریحەی مامۆستا و فەرمانبەران و موچەخۆرانی تێدایە ئەوەندە لە مەسلحەتی بزوتنەوەکی خۆشمان نییە. ئێمە لە پرۆژەکە غەدری زۆریشمان لە خۆمان کردووە بەڵام وتومانە مادەم پرۆژەکەی ئێمە لە قازانجی خەڵکی کوردستانە ئاساییە ئەلموهیم تەرەفی بەرامبەر هێزی بەرامبەر یعنی قبوڵی بکات. یەکێتی نیشتیمانی چاوی لەسەر ئەوەیە ساڵی نوێ بێت و لەگەڵ پارتی کۆ ببێتەوە چونکە بەرپرسانی ئەم حەزبە ئومێدیان بەم هەوڵەی پارتی و پێشنیازەکەی بارزانی هەیە کە دۆخی سیاسی هەرێم ئاسایی بکاتەوە. کۆبوونەوەکانمان بەردەوامە بێت هەم لەگەڵ پارتی دیموکراتی کوردستان هەم لەگەڵ لایەنە سیاسەکان بە لە بەرچاوگرتنی بەرژەوەندی گشتی خەڵکی کوردستان و بار و گوزەران و بژێوی خەڵک و بۆ ئەوەی کە بتوانین ئایندەیەکی نزیکدا کە ساڵی نوێ بێ ساڵی چارەسەرکردنی تەواوی کێشەکانی خەڵک و بژێوی خەڵک بێت. لە دانیشتن و گفتوگۆکانەوە دەرەکەوێت کە چەندێک کەنگا بەرەو پێشەوە بنین کە پێویستە هەم ئیستیحقاقاتی حیزبی و هەم ئیستیحقاقاتی ئینتیخابی لە بەرچاو بژێرێت. ئێستا لایەنەکان دایانەوێت گویان لە قسەکانی پارتی دیموکراتی کوردستان بێت بۆ ئەوەی میکانیزمێک بۆ پێشنیازەکەی بارزانی دابنێت. شاندەکەی پارتیش ڕایانگاندووە کە چاوەڕوانی کۆبنەوەی سەرکردایەتی حیزبەکان و لە ساڵی نوێدا بە پرۆژەکەی بارزانیەوە سەردانی لایەنەکان دەکەنەوە. پارتی دەڵێت پرۆژەی هەیە و گۆڕانیش پرۆژەکەی ئامادە کردووە و یەکێتیش پرۆژە کۆنەکەی دەستکاری دەکاتەوە. یەکگرتووی ئیسلامیش هێشتا وازی لە پرۆژەکەی خۆی نەهێناوە بەڵام هیچ کام لەم حەزبانە پرۆژەکەی خۆی بۆ لایەنەکانی تر نەناردووە. ململانێ سیاسیەکەی هەرێم لە نێوان پێنج لایەنی سەرەکیدایە. ئەم پێنج لایەنش چواریان پرۆژەیان هەیە. ڕەنگە کاتی کۆبنەوەکانیان هەر بەشی ئەوە بکات پرۆژەکان یەکتری تاوتێ بکەن و هەر لایەنە و بێوێت پرۆژەکەی خۆی جێبەجێ بکرێت. هێمن مەحموود NRT سلێمانی.